ڕوونکردنەوەیەک لەسەر دیارنەمان یاخود بێسەر و شوێنبوونی 6 هاونیشتیمانی 6 گەنجی هەرێمی کوردستان کە پێنجیان خەڵکی دەڤەری ڕاپەڕینە، دانەیەکیان خەڵکی ناوچەی شارەزووری خۆشەویستە کەوانە لە چواردەی سێوە دیار نەماون. ئێمەوە کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا دوای بە دوواداچوونی ورد و لە ڕێگەی سەرچاوەکانمانەوە توانیومانە سەردانی زیندانەکانی بیرڵغەنام، زیندانی تاجورا بکەین کە ئەوانە لەوێ دەست بەسەر نەکراون. دیارە ئەم دوو زیندانەی کە ناومان هێناوە زیاتر ئەو پەنابەرانەی کە بە نایاسایی وڵاتی لیبیا بەجێ دێڵن بەرە وڵاتی ئیتالیا لەوێ بۆ وڵاتانی تر لەوێەوە ڕادەگیرێن. بەڵام بەداخەوە چارەنووسی ئەم 6 کەسە کە چەندین جار پەیوەندیمان پێوە کراوە تاوەکو ئێستا نادیارە. بۆیە لێرە دەمانەوێت بە کەسوکاریان ڕابگەێنین و بە تەواوی ئەو کەسانی کە ڕۆڵەکانیان لە وڵاتی تونس و لیبیایە زیاتر تەرگیز بخەنە سەر ئەوەی کە لەگەڵ قاچاقچیەکەی یاخود ئەو دەڵاڵی یاخود ئەو چەرچەی کە ڕۆڵەکانیانی وەرگرتووە بردوویەتی بۆ وڵاتە لەسەر خەت بن، چونکە چارەنووسی ئەوانە تاوەکو ئێستا نادیارە لە هیچ زیندانێک لە زیندانەکانی وڵاتی لیبیانە گومانی تێدانیەوەی کە باز دەکرێت قاچاقچیەکان دەڵێن گیراون دوورە لە ڕاستیەوە. بۆ ئەوە زیاتر ئەو بابەتە باز دەکەن سەر لە خانەوادەکانیان لە خێزانەکانیان بشێوێنن. ئەوەی کە لە بەردەستی ئێمەداوە کۆمەڵی پەنابەرەگەڕاوەکانی ئەوروپا لەو 4 مانگەدا بە نزیکی 1000 کەس نیشتیمانیان جێهێشتووە. لەو 1000 کەسە دەکرێت بڵێن لە سەروی 200 کەسەوە خەڵکی سنووری ڕاپەڕینە.